زمانی فرقەتی یارانە ئەم شەو زمانی فرقەتی یارانە ئەم شەو لە چاوەی چاو کە خوێنبارانە ئەم شەو زەمانە ڕۆژی کردینە شەوی تار سەفای ئەستانە و تارانە ئەم شەو ئەگەرچی جەژنی خەڵقەوا لە بۆ من هەوای تەعزەت جاراوە ئەم شەو لەلایە شین و لایە بەزم و شادی یەقین دیاریستەم کاراوە ئەم شەو بە باڵای دڵ کە کاڵای غەم بڕاوە وەکو تەختی بەبە وێراوە ئەم شەو لە گوێی دڵدا سەدایە دێت مەزەنە زڕەی زنجیرەکەی جاراوە ئەم شەو زڕەی زنجیری دڵپەیوەستی عەرشە لە دووری ڕووی دڵداراوە ئەم شەو زڕەی زنجیر و کۆتی دڵ کە هەڵسێ نیشانەی کۆتی شاو یاراوە ئەم شەو عەجایب نامرێ کوردی ڕەفیقان کە وەحدی ڕیحلەت و هیجراوە ئەم شەو زمانی فرقەتی یارانە ئەم شەو شنەی بای هیجری نازدارانە ئەم شەو سەدای تەپڵی فیراقم دێتە گوێوە سەعاتی نەحسی بێدارانە ئەم شەو فیراقی یارە ڕێ هات و نەهاتە ڕەحیلی شا ڕۆشاراوە ئەم شەو لە سەحرای سینە غاری غەم ڕواوە لە سەحرای سینە خاری غەم ڕواوە لە هەوری دڵ خەپەت باراوە ئەم شەو کە بابی دڵ لە ئەشتی دیدە سوێرە لەکن من جەژنی مەی خواراوە ئەم شەو بەڕووندا قەترەی ئاشکم کە دەتکێ خیزابی دەستی ئەغیاراوە ئەم شەو حەریری زەرد و سووری ڕەنگوەشکم مەتای کاروانی غەمبارانە ئەم شەو حەیات و مەرگ و وەسڵ و هیجر جووتن دەڵێی بوحرانی بیمارانە ئەم شەو مەکەن مەنعم لە ئاهوو ناڵەی کوردی سەبووری خوی ڕیاکارانە ئەم شەو